بۆ بەدواداچوون لەسەر پەکەوتنی ڕێگای بازاڕگەی قەزای مەخمور لەلایەن ئیدارەی هەرێمی کوردستانەوە تیمی ڕۆژنامەوانی کەناڵی ئاسمانی پەیام بە ڕێگایەکی قاچاغ و پڕ هەوراز و نشێودا دەچێتە مەخمور. هاوڵاتیانی قەزاکەش بۆ تیمەکەی پەیام باسییان لەوە کرد نازانن لەبەر چ هۆکارێک ڕێگای بازاڕگا لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە داخراوە. دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و زیادبوونی بارگریژەکان نێوان هێزی پێشمەرگە و هێزە عێراقیەکان ڕێگای سەرەکی نێوان هەولێر مەخمور پەکخراو. بەم هۆیەوە ئەو هاوڵاتیانەی ئاوارەی شاری هەولێر و دەوروبەری بووبوون بۆ گەڕانەوەیان پێویستە ئەم ڕێگا سەخت و دژوارە ڕێگا شاخاویەکان بگرنە بەر. بەم هۆیەوە هاوڵاتێکی زۆر بەم ڕێگایەدا گەڕاوەتەوە قەزای مەخمور کە باز دەکرێت نزیکەی 90 هاوڵاتیانی قەزای مەخمور گەڕاونەتەوە بەڵام بە ڕێگایەکی سەخت و دژوار کە پێشتر بە 5 خولەک بەو ڕێگایە دەگەیشتەوە قەزای مەخمور بەڵام لێستادا ئەو ڕێگا سەخت و دژوار دەگرنە بەر 40 خولەکی پێویستە. لە زوومی کامێرای تیمی ڕۆژنامەوانی پەیامەوە ئەوە بەڕوونی دەبینرێت کە ڕەوشی مەخمور لە ڕووی ئەمنیەتەوە ئارامە بەڵام هاوڵاتیان گلەی زۆریان هەیە لە کەمی خزمەتگوزاریەکان و پەکخستنی ڕێگای سەرەکی قەزاکەیان. داواکاری بە پەلەی ئەوانیش لە ئێستادا هەر خۆی لەکردنەوەی ڕێگای بازاڕگە و باشترکردنی ڕەوشی خزمەتگوزاریەکان دەبینێتەوە. ئارامی هەموو شتێک نییە لە ناوچەمە ئەمە ئیدارەمان نییە قایم قام ساعبی کردەوە شارەوانیمان ئێستا دەوام ناکاتن سەحەمان نییە ئێستا کەگەر نەخۆشخانەك نەبی لە مەخموری تا دوو دکتۆرە نەبیتن بەسە قەرەچووقی داوەستکاکە ڕێ نیو سەعاتن لە من کردە ڕێ 2 سەعات ئەوە چێ سزا دەدەی ئەگەر ئەو هێزەی هاتێ ئێرە ئەگەر ئەوی سزا دەی ئەو پێویستی بەوەی نییە. خەڵکی مەخمور 190 گەڕایتەوە لە بۆ شارەکە بەڵام کۆمەڵک معاناتی هەیە لە شارەکە لە ڕووی تەندروستی لە ڕووی بەلەدیا خزمەتگوزاری قایمقام زۆرترین گرفت کە لە بۆ مەخمور دروست بووە گرتنی دەرکەی بازاڕگەیە ئەو ڕێیە بکەنەوە لە ڕووی خەڵکی مەخمورەوە سزادانی خەڵکە بەڕاستی ڕەوشەکە باشە و خراپە یعنی ئەو باشە نیە کە درت لێ فراوان بی ئەو خراپەش نیە لێ بترسەی هەرەی بەس ئێستا مشکلێکی سەرەکی شارەکەیمە ئەوەیە ڕێمانێ گیرایە ئێستا تەماشا بەسەر چیایدا ڕێ 5 دقەمان لێ بوویتە ڕێ سەعات و نیوە 40 دقە ڕێ. کاتێک تیمی ڕۆژنامەوانی پەیام بۆ بەدواداچوونی زیاتری کێشە و گرفتی هاوڵاتیانی مەخمور دەیەوێت بچێتە بینای قایمقامیەتی قەزاکە هەرزوو لەلایەن هاوڵاتیانەوە ئاگادارکراینەوە لەوەی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر سەرجەم بەڕێوەبەرایەتەکانی ئەو قەزایە چۆڵ کراون و تا ئێستاش بەڕێوەبەرەکانیان نەگەڕاونەتەوە. بەرپرسی پەیوەندیەکانی یەکێتی لەو قەزایە دەڵێت سەرجەم ئەو لایەنە سیاسیانەی لەو قەزایەدا ماوین بە بەردەوامی پەیوەندیان لەگەڵ هاوڵاتیان هەبووە بەڵام گلەیی هاوڵاتیان بە تەنها کرانەوەی ڕێگای بازاڕگەیە. ئێستا مەخمور بە ڕێژەیەکی چاک ئاوادان بۆتەوە و خەڵک ژیان ئاسایی بوویتەوە بەڵام دوور لە ئیدارە تا ئێستا قایمقامێتی قەزای مەخمور دەوامی نەکردووە و بنکەی تەندروستی مەخمور دەوامی نەکردووە تەنها یەک دکتۆری لێ لەسەر مووسڵە ماوەی 2 مانگە و ڕێگای گیراوە خەڵک بە سەر شاخی قەرەچۆق کە دەکا نزیک کەمپی پەکەکەی مەخمور ئەوە ڕێگایە و تەنها وەکو ڕێگاچی قاچاق خەڵک هاتوچی پێ دەکا. لە ئێستادا قەزای مەخمور ڕەوشێکی ئارامی هەیە و بەشی هەرە زۆری ئەو هاوڵاتیانەشی کە ئاوارە بووبوون گەڕاونەتەوە سەرماڵەکانیان بەڵام دەرگای سەرجەم بە ڕێبەراتیەکانی ئەو قەزایە قوفلێکی گەورەیان لێدراوە و ماوەی 2 مانگ دەبێ دەوامی تێدا نەکراوە. سەرەڕای گرفتی پەککەوتنی ڕێگای بازاڕگە و کەمی و خراپی خزمەتگوزاریەکانی دیکە بوونی تەنها یەک پزیشک لە نەخۆشخانەی گشتی قەزاکەدا گرفتێکی گەورەی دیکەی هاوڵاتیانی قەزای مەخمورە. زریان سەدیق، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای مەخمور.